بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما يصيب المؤمن أو ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم إلا كفر الله به عن خطاياه. هر کاتی ئینسانی مسلمان تووشی نەخۆشیە بێ، تووشی بێتاقەتی بڵێ، هەر ئەوەنگە بڵێ بەخوا ناتوانم، وەڵڵاهی هەز بە بێهێزیەکە چەندمان وای ئەلێ بەخوا کاکتۆر عەیبم نییە بەس دای ماستەکەم شەکەتم، تۆزێکە ڕۆم هیلاکە بم، ناڕەحەتم، تاقەتی هیچم نییە. اللهم إني أعوذ بك من العجز والكسل. ئەم ناڕەحەتی ئەم بێهێزیی کە تۆ هەستی پێ ئەەکەی ئەوە ئەجر و پاداشتە. بڵێ ئەو تۆزە غەممە هەم چییە؟ هەموو غەم فەرقیان چییە؟ هەم ئەوەیە کە باشە گەر امتحانم کرد و امتحانەکەم خراپ بووم چی بکەم؟ ئەی باشە گەر دەرەجەی تۆپ منێنا لە شەشامە خۆڕی شۆ بکەم بەسەرما. ئەگەر لەو ڕێگەیە ماو دەرنەچووم و گەڕامەوە، ئەگەر داوای فڵان کشم کرد و شەکەشی پێ نەکرد و ماڵەکە نەیان نامێ، ئەگەر ئەو کاسیبێم کرد و کاسیبێکەشم سەری نەگرت و ئەگەر لەو ئیشیان بەیانی وتیان وەڵا بڕۆ ماڵەوە، ئەگەر موچەکە نەهات، ئەگەر ئەمە هەمووی هەممە هێشتا نەبوو تۆ خەفەتی لێ خۆی لێرەوە. ئەی غەم چییە؟ غەم ئەوەی شتەکە بووە، ئێستا شوتێتە ناو خەفەتەکە و ئینجا خەمی لێ خۆی کۆڵی پێوە هەڵەگری. حوزنیش کە ئابەیە، واتە دیپرێشن، واتە خەمۆکیەکی درێژخایەنە کە بەردەوامی تر ئەلێ بەخوا کاکتۆر تاقەتی قەڵەباڵغیم نییە، هەر بۆ خۆم حەزەکەم بە تەنیا بم کە مناڵ شتی ئاوا قەڵەباڵغیەکەین تر سەرمێشێ بۆ خۆمە چمە ژوورێکەوە ژوورەکە لە خۆم داخەم شەو خۆم لێ ناکوێ بەخوا تاقەتی خواردنوشیشم هەر نەماوە. بەڵێ هەموو ئەمانە حتى الشوكة يشاكوها حتى دركي أشيبد استغفر حتى دركي أشيبد دستا تو أجره هي بله يعني تو زاني ساكن أجر كوكي تو دركي شو بدستا كبرايكي بيدين ودور لخواي تشينيا بس طول الحمد لله شاكيك بونسا خوا عليه خو بينوسي ملائكة أو بينوسا كاك أو بينوسا أجر باداش تيجي تريشم هيا يكسر ملائكة كانوا سيا دركي شو بدسيا نولا أو درسي شو بدسيا نولا أو بس شقوق دسي برينا ولا دسي تزوب آكرك يا همي أجر باداش بله خواي قبري تشيله والنابه لبرو توشتك تيدلي بيخوش لو برينا راحتيا لي خواي قبر ظلمي لنا كردوم دڵی بە ئیشەکەی خۆت خۆشە کە هاتووەتە پێش.